ناکرێت لێک کاتا کەسێک پارێزەر بێت و وە لە کەرتی گشتیشا دەوام بکات ئەگەر کارێکی لەو جۆرە بێ ئەوە تاوانە لە بڕی ئەوەی کاری پارێزەرایەتی بکاتە بێ ڕێکاری یاسایی لە دژ بگیرێتە بەر. باس لە گرفتێکی کاری پارێزەران دەکات. ئێمە ناتوانین ژمارەکان دیاری بکەین بەڵام بە تاکید ژماریان زۆرە. شوان سید عەلی زیاتر لە 10 ساڵە کاری پارێزەری دەکات. شوان گلەی لە سەندیکای پارێزەران دەکات. چەند ساڵێکە پێشێلی یاسای پارێزەران دەکرێ و لێ بێ دەنگن. ئەو پێی وایە ئەگەر پارێزەر یاسا شتێنی بکات هاوڵاتیان هیچ متمانەیەکیان بە یاسا و دادگاکان نامێنێت. دوو پیشە لە یەک کاتا بۆ پارێزەر گونجاونی و یاسا شتێنیە ئەمەش زیان گەیاندنە بە سلکی قەزا چونکە کاری پارێزەرایەتی بەشێکی گرنگە لە سلکی قەزا. ئەگەر پارێزەرێک پێشێلی یاسا بکات و ئەوە متمانەی هاوڵاتیان بە سلکی قەزار لەقەبێت و دەبێتە جێگای گومان و نیشانە لەسەر سەربەخۆی دادگاکان دروستە بێت. سۆران و دەوروبەری نزیکی 200 پارێزەری دێ. کارپێنەکردنی ئەو بڕگە یاسایی نیگەرانی زۆری لای بەشێکی زۆری پارێزەران دروست کردووە. داواکارن سەندیکای پارێزەران ڕێکاری یاسایی لە دژی ئەو پارێزەرانە بگرێتە بەر. بەشێک لە پارێزران لە سۆران و دەوروبەری لە سلکی حکومی تعین و کەسی ئەندامی سەندیکای پارێزرانیشن لە کوردستان و لێرەش کاری پارێزراتی دەکەن کە بەڕاستی ئەمە پێچەوانەی یاسایە. مەفروض بوو سەندیکای پارێزران ڕێکاری یاسایی لە دژتەواوی ئەو پارێزرانە بگرێتە بەر کەچی سەندیکا کەم تەرخەم بووە لە کاری خۆی. سەرچاوەی قڕاب حاکمە. فازڵ مستەفا دادوەر و ئەندامی داواکاری گشتی لە دادگای سۆران پێی وایە ئەو کارە تاوە پێچەوانەی یاسایە بە دوواداچوون دەکەن بۆ کەیسی ئەو کەسانە سکاڵە یاسایی دەجوڵێن و نابێت لە یەک کاتدا فەرمانبەری کەرتی گشتی و کاری پارێزەریش بکات. دەقێکی یاسایی هەیە لە سەندیکای پارێزەران هەر کەسێک ئەگەر بێت و مزاوەلەی مهنیشکە یا فەرمانبەر بیت تەبەن ناکرێت لەژێر چوارچێوەی برین ئەو ئەرک و مافانە مزاوەلە بکات کە لە یاسای سەندیکای پارێزەران هاتیە دەبێت ڕێکاری یاسایی لەژێ ئەنجام بدرێت و ئەگەر فەرمانبەر بیت تەبەن ڕێکاری یاسایی لەژێ ئەنجام دەین و پێویستە کات لە پۆستی وەزیفی خۆی دوور بخرێتەوە ئەو کات ئەگەر پارێزەر بیت دەکری مهنەی پارێزەراتی خۆکە بە ڕێک پێچی ئەگەر نادەکرێت دەکرێت سەندیکای پارێزەران استبعاد بکرێت فەرمانبەری ئاسایی بیت و بەڵام ناکرێت بە ئیزدیواجی لە هەردوو لایە سوودمەندبی بە هیچ شێوەی ناکرێت. بەپێی مادەی 6 لە یاسای ژمارە 17 ساڵی 1999 لە پەرلەمانی کوردستان دەرچووە. لە یاسای پارێزەرانی هەرێمی کوردستاندا هەر کەسێک داوای مافی پارێزەری لە سەندیکای پارێزەران بکات نابێ فەرمانبەری حکومی بێت بە پێچەوانەوە ڕوبەڕووی یاسایی دەبێتەوە. بەڵام لە ئێستادا لە سۆران بەشێک لە پارێزەران هەم کاری پارێزەرایەتی دەکەن و هەمیش فەرمانبەری حکوومەتن. ئەمەش نیگەرانی زۆری لای بەشێکی زۆر لە پارێزەران دروست کردووە. ئیسماعیل عوسمان، کورتسات نیوز، ئیدارەی سۆران.